ویدیو 37 بەشی سێیەم. هاوڕان ئەگە لەبیرتان بێ من لە مانگی شەشەوە ئەم ویدیۆم دروست کرد و سێ دراوی گرنگ بە ئێوەم ناسان کە گوتم ئەگەر ئەو سێ دراوەی بکڕن لە ماوەی 4 یاخود 5 مانگی ترا ئێوە ئەبن بە ملیۆنێر. من هاوڕان هیچ قسەیەکی هەوایی ناکەم، من هەر قسەیەکە ئەەکەم بە بەلگەوە بۆ ئێوە ڕوونەکەمەوە. هەروەکو گوتم لە 11/6/2021 تقریبای 4 مانگ پێش ئێستا من ئەم ویدیۆم دروست کرد، ویدیۆی 37 بەشی سێم کە سێ دراوی گرنگ بوو کە شیبا، BTT و هەروەها سیفمون بوو کە گوتم ئەگەر لە ئێستادا ئەم سێ دراوەی بکڕن 4-5 مانگی تر ئێوە ئەبن بە ملیۆنەر. بەناوی خوا سلااو هاوڕان، هیوام لە هەر شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا. بەڕێزان دیسانەوە منی هاتمەین لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ویدیۆیەکی تر لە زنجیرە ویدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، لە پێیجی فێسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە چەنەلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. و ئەو بەڕێزانەکە یەکەم جارە و چەنەلەیە بینن، لێرە چەنەلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە منی هاتمەین 72 ویدیۆ لە ڕێی ئەو چەنەلەوە بڵاوەکەمەوە کە ئێوە توانن بێ بەرامبەر دراوە ئەلکترۆنیەکان و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ویدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن کە من بڵاویانەکەمەوە. چەنێلەکە سابسکرایب بکەن، زەنگولەی تەنشش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێک کەمە ویدیۆیەکە ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نوتیفیکیشنەوە تۆی ئاگادار بکاتەوە و تۆ یەکەم کەسبی کە بێ ویدیۆکان ببینیت. سەیری لێرە بکەن هاوڕێن. شیبا ئینو کە من 4 مانگ پێش ئێستا بە ئێوەم وت ئەگەر بکڕن 4 مانگی ترە ئێوە بن بە ملیۆنەر. ئەو کات کە من شیبان بە ئێوە ناسان بەڕێزانم 506 بوو نرخەکەی، بەڵام ئێستا 406 بەڕێزانم 1 سفری کەم کردووە و هەروەها لێرانەش ڕقەمەکەی 6 بەڕاستی ئەگەر بوو نمونە ئێوە 4 مانگ پێش ئێستا بای $1000 شیباتان بکڕی باە کە من ویدیۆەکەم دروست کرد. هەروەکو گوتم لێرانە بەڕێزانم دیسانەوە ویدیۆی 37 بەشی سێم ئەگەر 4 مانگ پێش ئێستا ببورن شیباتان کڕی باتانە، ئەگەر باە بوو نمونە بای $200تان کڕیبە، ئێستا ئەم $200 ئەبوو بە نزیکەی 4 یاخود $5000. ئەوە قسەی خەیالی نییە بەڕێزانم، من نەهاتوومە ئێرە ویدیۆەکەی زۆر درێژ بکەمەوە چونکە بە خۆتان ئێستا سعری شیبایە بینن کە چەند بەرەو هەلکشان چووە. بەڕاستی هەروەکو من کە پێتان ئەرێم هاوڕێیان، من هیچ سیگنالێک بۆ کڕم بۆ ئێوە بڵاو ناکەمەوە، بەڵام دڵنیا بن لەوەی کە من ئەم ویدیۆنەی بۆ ئێوە دانیم کە بەڕاستی ئێوە قازانجێکی باشەکەن ئەگەر بەپێی ئەو پرۆگرامەی یاخود ئەو ویدیۆوانەی کە من بۆ ئێوە بڵاوەکەمەوە 72 ویدیۆ ئەگەر بەپێی ئەو پرۆگرامە بڕۆنە پێش بڕواتان هەبێ لە ماوەی ساڵێک و نیوە هەمووتان ملیۆنێرن. ئەگەر 4 مانگ پێش ئێستا شیباتان بکڕی باە بای $200، ئێستا پارەکەتان نزیکەی $5000 دەبوو یاخود $6000. بە خۆتان فکر لێ بکەنەوە بەڕێزانم. من نەهاتوومە ئێرانە، خوا شاهدە من نەهاتوومە ئێرانە خوا نەخواستە خۆم ببەمە پێشەوە و بەڕێزان بە عەقڵ و مەنتیقی خۆتان کار بکەن، بەڵام دڵنیا بن لەوەی کە من هیچ شتی خراپ بۆیەوە بڵاو ناکەمەوە. ئەگەر نیەتی منیش ڤیۆ یاخود سابسکرایب باە، من پێویست ناکردبم بۆ ئێوە بە زمانی کوردی ویدیۆ دروست بکەم. من ئەمتوانی بە زمانی فارسی ویدیۆەکانم دروست بکەم، هەرچە نەبی وڵاتی ئێران نزیکەی 87 ملیۆن کەسە و ئێمەی کورد لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان 5 ملیۆن کەسین. ئەگە من بوو ڤیۆ سابسکرایبە بەڕێزانم من ئەمتوانی ویدیۆەکانم بە زمانی فارسی دروست بکەم و ئێستاش ویدیۆەکانم بگەهشت بە 10,000 بینەر 10,000 بینەر ویدیۆەکانم، بەڵام شعور و غیرەتی من قبول نەکرد. گوتم با ئێوەی کورد ڕێزم هەیە لۆیە ببورن، من هیچ نیەتەکەم نییە. با ئێوەی کورد هەرچەندە ئێوە زانان شخصیاتان زۆر بەرزە، بەڵام گوتم هەرچە نەبی بالاڕێی ئەم ویدیۆانەوە خەڵکی ئێمە خەڵکی کوردستان کەمێک خۆی بژێوێنی و بەرەو سەرکەوتن و بەرەو پێشکەوتن بڕوە. بۆچی هەموو کەس دەستی لە حکوومەت و لە موچەبی بەڕێزانم؟ ئێمە تەبی و شتێکی وا بکەین کە بە خۆمان چاو لە دەستی خۆمان بێ، هەتا لە دەستی حکوومەتیش نەبی، چونکە حکوومەت پێی ناکرێ هەموو کەس دا بمەزرێنی. بۆ نمونە ئەگەر
ئێوە لە دوو ئەو ڤیدیۆە کە من 4 مانگ پێش ئێستا بڵاوم کرد تەنها شیبا ئینوتان بکڕیبایە بوون من ئەگەر بای $1000 بکڕیبایە هاوڕان ئێستا ئێوە ئەتان توانی هەر کەسێتان ئەتوانی سارە خانوو بکڕن خو من قسەی هەوای نارێن بەڕێزانم من ئەو ڤیدیۆانە بۆیە بڵاوەکەمەوە ئەو دراوانە بە ئێوە ناسێنم کە بەڕاستی ئایندەتان ئەگۆڕێ کە بەڕاستی پێویستیتان بە هیچ کەسێک نییە بە هیچ معاشێک نەبی کە بچن و حکومەت ئێوەی تەعین بکات بە خۆتە نەتوانن سەر بکەون بە خۆتە نەتوانن پێش بکەون هاوڕێیان تەماشای شیبا بکەن کە لە ماوەی 4 مانگە چەند کەس سوودی بینی لەو دراوەی هاوڕانەوە قسەی من نیە بخۆتان بڕۆن من نامەوەی ڤیدیۆکەی زوو درێژ بکەمەوە سەیری مارکێت کەپەکەی بکەم بەڕێزانم ینی بەڕاستی شیبا ئیتر شیبا زۆر کەس لە ماوەی 4 مانگە بە شیبا بوون بە ملیونێر هاوڕیانم من قسەی هەوای نارێن بەڕاستی شیبا ئیتر چ برێم ینی هەموو کاتێ پێتان ئەرێن بەڕێزانم من لە خزمەتی ئێوەم و هەتا ماویشم یەک عمر لە تەمەنم مابی یەک ڕۆژ لە عمرم مابی لە تەمەنم مابی من لە خزمەت ئێوەم و لە خزمەت کورد و کوردستانم و ئەمەوەی خەڵکی ئێمەش ڕۆشنبیر و بەرەو پێشکەوتنێکی گەورەتر بڕوا و هەرچەندە ئێوە ڕۆشنبیر و زۆر زانان بەڵام ئەمەوێ باشتر پێش بکەون و منی شانازی بەوە یەکەم کە تاکێکی کورد بەڕاستی لە ڕێی ڤیدیۆەکانی من ژیانیا گوڕێوە دەوڵەمانتە بێ بوو من شانازیە و سەربەرزیە ئیتر نامەوێ بەڕێزانم ئەم ڤیدیۆی درێژەی پێ بدەم تەنها هاتم دیسا یاداواری شیبا بۆیەوە بکەم کە شیبا لە ماوەی 4 مانگە ئەگەر بتان کڕیبا چەند قازانجتان ئەکرد هیوادارم ئەم ڤیدیۆش بۆیەوە بەسوود بوو بێ هیوادارم هاوڕێیان هیوادارم ماڵی تاکێکی هەموو کورد و هەموو جیهان پڕ بێ لە بەرەکەتی خوا داواکاریم لە خۆی گەورەتانە ئەوەیە بەڕێزانم ئیتر نامەوەی ڤیدیۆەکەی زوو درێژ بکەمەوە بە خۆتان بڕۆن دیسا بەڕسی شیبا بکەن و بە خۆتان بەعقل و مانتقی خۆتان کار لەسەر ئەو دراوانە بکەن تەنها من ئەتوانم ئەو دراوانە بەیەوە بناسێنم کە مەجالی ئەوەی تێدا ژیانی ئێوە بگۆڕێ هەر ڕەخنە کامێن پرسارێک هەبوو لەژێر ڤیدیۆ لە چەنەلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتان ئەدەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر هەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ